بە گێڕانەوەی پیرانی هیران ئەم مزگەوتە لە کاتی سەختی ژیان جێگای کۆبوونەوەی خەڵک بۆ و خۆراک و یارمەتی لە نێوان خەڵکدا دابەش کراوە. لەو ماوەیەش ئەم مزگەوتە جێگای چارەسەرکردنی کێشەکانی خێزانی ئەم ناوچەیە بووە کە مەلاکان بە یاسای شەرعی و ڕێنمایی دینی ئاگری کێشەکانیان کوژاندۆتەوە. هەروەها وتراوە لە کاتی شەڕ و ناخۆشی ئەم مزگەوتە پەناگەی خەڵک بووە. تەمعا لە ئەوانەی لێرە بە زۆری مارە شێخی کردیان لەکن مارەوان بووە برین نێزیکە وەنیا زادەیان بێ لەگە تەچێ. تەمعا ئەوان لێرە سەرپەرشتیان کردی هەتاکو پێیان کرابی ئەوەندی پێیان کرابی برین. ئێستا شار برێن بزگەفتەکە ڕعای دیوانە ئەو بزگەفتە ڕعای بنە مارە کاچیە ئیماری شێخی برین. نمکان لە لەوانێ دەمە لە هاتە ئێستا هات بن لە ئێرە ئەوەندی بەتەمانی ئەمە بە فکرماندی دەمە لە هااتێ لێ دەوامی کردی ئەوی ئەمە بزانانی معلوماتوان هەی بەری. ئەوەل زار برین خۆر بووە لە بەرد و خۆری کرا دوایە کە گوندەکان تێک و نیسان ئاوادان کرایتەوە لە هەینەوە ئەو بینایی لێ کرایتەوە ئەبە فکریمە 2000 گۆڕانکاری بەسداهاتیە ئەوە ئاخر جارە کە کرای ئێستا عالێن دەیبینی ئێستا ئەو ئاخری جارە کە بینا دامەزرایتەوە بزگەفتەکە تاوان گۆڕانکاری زۆری هەبووە و فەرقێکی زۆریش هەبووە. هەم دیوارەکە ئەستور بووە ئیمکان دیوارەکە نیو مەتری زیاتر ئەستور بووە بەرین بووە و خۆریش لەسەر بەتەوانەوە خۆرە گەرمە هەم لەوە هاوینەش فەنیک بووە. ئاوەکی زۆریش ئەوها نەبووە ئاوەکی گەلک زۆری هەبوو. گۆڵان 6 بیریان پێ بکەی 6 بیر ئیش بکەن هەندێک 6 بیریان دەبوو ئەو کارەکەوێ ئەوەل جار هیران یەک پەرتوبراو نەبووکی ئێستا هەمووی لە سەیەک گوندەکە لە سەیەک بوو هۆکارەکەی ئەوێ بزگەفت جێیەکی پێوریزم بەقەدەسە و هەم لۆ مردی و هەم لۆ تازی و هەم لۆ هەر ئیشێکی شەڕعی هەبی. مزگەوت پێویستە لۆ هەموو کارەکانی پێویست لۆ گوندی لۆ هەموو گوندەکی بەس خاستن ئێرە ئەم مزگەفتە کە سەر بە سەر مارێ کاچی بووە و هەروەوان سەرپەرشتیشیان کردێ برین ئاگیان لە ئێستا شەرعای دیوانە برین. هۆکارەکەی ئەوێ مزگەوت پێویستی هەموو کەس پێویستی مزگەفتە پێویستمان پێیە وەنیا دەمنۆن منە جەنازەك دەبی دەمری دەین نە مزگەفتی لۆ شوشتن هەر دەین لێرە وەنیا لۆ کوفن و دفنا دەبین لێرە وەنیا و تازیەک بێ هەر چێک بێت دەبینە مزگەفتێ بکرێت هیچ جێشکەوە فراوان نەبووە ئەمە تازەی لێدابنێن یاخود دانیشی مەسی لێ بگرن وەنیا جێش وە فراوان نەبوو پێشان خاتن پێشان زۆر پێویستیان پێ بووە کە پێشان خانیەکان گچکە بووینیان ئیهۆی نەبووینەکە لێدا بریشن مزگەفت لە هەموو جێیەکی پێویستتر بەلۆ خەڵک ئیسفادەی لێ کردیە جێگایکی مقەدەس بوو تەچیان هەیە ئێستاش وابزانم تەچیان هەرمایە تێگەی لە داهاتن هەموو شەو لێرە ئەمانەوە یعنی بە دووسێ ڕۆژ لێرە ئەمانەوە ئیدی شیر و تەریقەت و ئەو شتانیان لە بنەمارە شێخەکەی وەرەگرت دەوریان هەبوو خەڵک ئەمن لە منتقەی سۆرانم بەس لەوێن دەرێن یعنی ناوبانگی ئێرانە شێخەکانی هیرانێ زۆر بەناوبانگ بوون بەس هەوڕۆکە وچی برەی مەسەلەی ئەو وەزعی کە بەسەر ئەو ملەتەیدا هات ئیدی وەزعەکەی شێخەکان گۆڕانکاری بەسەردا هات کوڕە پێشی مەلایەک احترامەکی گەلک گەورەی هەبوو ڕێژی لێ ئەژیرا ئێستاکەکە خەڵک ئەبینی مەلایەک ئەگەر کەشیدەی لەسەربی زۆر کەس هەیە یعنی پێی ڕابێری باوڕی تەبی نانە هەر لەو مزگەوتانە بووینە لێرانە ئەوە تەچیان لێرانەیە داهاتن لێرە لە ناو مرید و دەرویشی خۆیان دائانیشتن ئەو شێخانە تەبعەن تەریقەتیانە دانێ ئیدی دەف لێدان و زەرگە لە خۆدان و ئەو شتانە هەبوون لێرانە بە قورئان ئەو کزێ وچی برێ وەکو جاران خەڵک یعنی متەدەین نییە خەڵک ئێستا متەدەین نییە پێشا خەڵک متەدەین بوو یعنی ئەگەر شێخ بەرنامەیەکی قسەی خۆشی لۆ کردبایە دین ئەوهایە خوا و پێغەمبەر ئەوانە ئینسان تەئیدیە کرد بەس بەڵام ئێستا گەنجی ئەو سەردەمەی لەبەر ئەو فەیسبووکە و بینەو بەردەی کەس شێخ و ئەوانەی هەوەبیر نەمایە هێران و نازەنین پێکەوە ڕەبت بووە
یعنی خەڵک هەر ناوەکە ئەو هابووە هیران و نازەنی، یعنی ناوەکە وەکو ناو لێنانەکەی ڕەبتی یەک بۆ جا نازانم نازەنین دوورترە یان نێزیکترە، ئەوە ناوەکە لە قەدیمەوە ئەو هایە هیران و نازەنین، جێی دەروێش و مرید و خانەقای شێخەکانی هیرانێ و ئەوانە بووە.